پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی نیشانەکانی دوا ڕۆژ دەکات پێمانە فەرمێت چۆن ملیۆنکەیەک بێنیت ملیۆنکە یاخود تەسبیحی گوڵیانی هەیە ناوەڕاستەکەی هەیە لەگەڵ پەتەکەی پچڕە هەموو مرۆکان بە دوای خۆیان یەکسەرەکەونە خوارەوە وەستانیان نییە. ئەفەرمێن نیشانە گەورەکان کە دەستی پێکرد هەمووی بە دوای یەکادێ فریای ناکەویت. لەگەڵ نیشانە گەورەکان دەستی پێکرد فریا ناکەویت، فریای هیچ ناکەیت، نیشانە بە دوای نیشانەیە دێت. حەز دەکەم لێرە باسی دوو نیشانەیانتان بۆ بکەم کە والله ئەعلەم پیا و تۆزێ بۆنی نزیکیان لێ ئەکات لە نیشانە گەورەکان، چونکە ئەم دوانیان لە پێش ئەوانی ترەوەن والله ئەعلەم. حەز دەکەم لە بیرتان بێ و ئەگەر ڕۆژێک ڕوویدا لاتان غەریب و عەجیب نەبێ. لەدە نیشانە گەورەکەی ڕۆژی قیامەت کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بەسێتی ئومەتەکەی بەرچاوڕۆشن بێ و شتێکی ئاوای لە پێشە، باسی کارەساتێکمان بۆکە کە بەسەر جیهانا دێت هەموو دنیا ئاگرێتەوە. بە یەک کەلیمەش ناوی بردووە کە ئەو کەلیمەش زۆر غەریب و عەجیبە. یعنی چی؟ هەموو دنیا ئاگرێتەوە یەک کەلیمە. سبحان الله، کەلیمەی ئەدوخان. دوخان یعنی چی؟ دووکەڵ. دووکەڵێک دێ سەراسەری ئەم دنیا ئاگرێتەوە دایەپۆشێ. سەراسەری ئەم دنیاە ئەگرێتەوە دایەپۆشێت. تەنانەت ئەو کارەساتە ئەمەندە گەورەی خوا سوڕەتێکی قورئانی بەناوە ناوناوە. باسی دەجالی نەکردووە، باسی هەڵاتنی خۆری بە ئاشکرا نەکردووە لە مەغریبەوە، باسی دابەزینی عیسای بە ئاشکرا نەکردووە، بە ئاماژەی پێکردووە، بە ئیشارەت ئیشارەتێکەوە کە چی دوخانەکە سوڕەتێکی بەناوە ناوناوە. ئەبێ چی بێ ئەو دووکەڵە؟ دووکەڵێکی گەورە دێ و هەموو دنیا بگرێتەوە. تەنانەت دەهەنگی ڕیواتە باز دەواکەن ئەڵێ سبحان الله کاریگەری لەسەر کافرەکان زۆر زیاترە وەک لەسەر موسڵمانەکان لە مەنتیقەی ئەوانە زیاترە بێ. ئەڵێ ڕۆحیان لە بینە قاقیان لە داو دەبولوتیانەوە هێنێتە دەرەوە. بەڵام بۆ موسڵمان ئەڵێ وەکو هەڵامە دەیگرن، کاریگەریەکەی وەکو هەڵامەتێکە بێ. چی بێ ئەم دووکەڵە؟ هیچ ڕوونکردنەوەیکی لەسەر نییە. بەڵام یەکەم نیشانەیە لە نیشانە چێکان لە گەورەکان کە ئەوە دەستی پێکرد، یعنی گەورەکان دەستی پێکردووە. وەکو وتیشم دە نیشانەی یەک بە دوای یەکا دێت. بە دواشیان ئەفەرمێت ثم ثلاث خسوفات، پاش ئەم دووکەڵە سێ ڕۆچوونی زۆر گەورە لەسەر زەوی ڕۆدا. ڕۆچوون بە ناخی عەرزا چوون، ڕۆچوونی بچووک ناشوێنێک ئاوە دەیەک شتێ ڕۆبچێ بە ناخی عەرزا، هەر مەملەکەت بەجارێک چێ بە ناخی عەرزا. خسف بالمشرق وخسف بالمغرب وخسف بجزيرة العرب. ڕۆچوونێ لە خۆر هەڵات، ڕۆچوونێ لە خۆر ئاوا، ڕۆچوونێکیش ئالەم دوورگەی عەرەبیە، ئالەم مەملەکەت وڵاتێکی ئەمریکای. سێ ڕۆچوونی زۆر گەورە ڕوئەدا. جاوەرە دووکەڵەکە بێت و بە دواشێ سێ ڕۆچوون بێ. والله ئەعلەم ئێمە غەیب نازانین. حەدیثی پێغەمبەری صلی الله عەلەیهی وسەلەم ڕوونی نەکردووەتەوە سێ ڕۆچوونەکە چییە، هۆکارەکەی چییە، دووکەڵەکە چییە، هۆکارەکەی چییە. لە قورئانە خوای گەورە فەرمێ فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون. قال فارتقب يعني تشاوربا، ارتقب يعني شي تشاوربن، يعني أما مثلا كقولية تشاورواني أو روجا فارتقب يوم تأتي السماء كابينين عثمان دوكالك زور أشكرا، دوكالك نيا وابزاني ليو تيكتوكو دوكالوابي، دوكالك همو بانتاي عثمان أقريتو بدخان مبين يخشى الناس أو دوكال أيام مثلا أو خلقيا. دوكالش حلم نيا، دوكال لسوتاوي وابي، همو زانن دوكال لشي دروز أبي لا أقرا لسوتاوي أبي. چی ئەم کارە ساتەکە سەر زەوی ئەگرێتەوە ئاوا هەموو خەڵک ئەگرێتەوە یەخشە الناس هذا عذاب أليم، ئەڵێ عەذابێکی زۆر بە ئازارە، مرۆڤایەتی کۆڵەوارەکات. ئیمانداران لەو ڕۆژەی ئەڵێن چی؟ ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون. خواهم عذاب لەسەر ئێمە لا بە ئێمە ئیمان نارین، ئێمە وەکو ئەوان نین. سبحان الله، لە سیاقی ئاەتەکە وا تێگەی ئەسڵەن بەڵاکە لە لای ئەوانەوەی لای کافرەکانەوەیە. مسلمانان هاوارەکە خوا لە ئێمەی دەفعکەی با بەلای ئەوان نابێ ئێمە ئیمان نادین، ئەم غەزەبە لە ئێمە دوورخەیتەوە. کاتە ناحەقمانیە گەر خەیاڵمان بڕوا
بۆچی دووکەڵێ بێ و لە ئاگر دروست بێ و سەراسەری دنیا بگرێتەوە بەری ئاسمان بگرێ و هەمەفەر هەموو مرۆڤایەتیا بێ و تێگەین ئەبێ چی بێت لەوانەیە ئەوانەی کە تۆزێت تەمەنیان هەیە ساڵی 1991یان لەبیرە کاتێک کە ئەمریکا لە عێراقیدا لەبیرە نەوتەکانیدا لەبیرتانە جەماعەتەوانی کە تەمەنیان هەیە لەبیرتانە چ دووکەڵێک بە ئاسمانە ڕۆی لەبیرتانە بیرە نەوتەکان کە سووتێندا لە ئاسمان کە بارانی ژەباری چییە باری ڕەشاوە باری ئاوی دەریاکانی ئاوی ئەفو ڕووبارەکانی خۆشمان چەمەکانمان هەر هەموو ببوو بەچی ببوو بە ڕەشاو لە بیرتانە خۆ هەرچەند بیرە نەوتێ بوو تەقی و دووکەڵەکەی ئاوای لێهات ئەگەر وەرە ئەم هەموو بەناو قومبەلە زەڕی و هایدرۆجینی کە ئەم مەلعونانە دروستیان کردووە یەکتری پێ ئەتۆقێن خۆ هەر ڕۆژێکی شتێکی دەستێکی پیاێ خۆ ئەمە 50 کاکەوا خەریکە ئەگەسپارە بێ 50 ساڵە دروستیان کردە خۆرە بێ فەقیرانە بەکاری بێن و تۆ دەژەنکەی لێلابن هەر ڕۆژێکی ئەمانە بەدەست ئەم شێتانەوە بێ بەدەست ئەم سەرخۆش و بێهۆشانەوە بێ کە هەمویان خۆیان لێ بۆ بەتاغوت و خۆیان بەخوای سەرزەویە زانن بۆ خوا زۆر نییە ڕۆژێگا ئەمانە پەلامارێگە بەڵام هەموو مرۆڤایەتی بەخۆیانەوە کۆڵەوارەکەن بە دواشیە سێ ڕۆچوونی گەورە بێت يعني والحاصل كلام خيال وكو خيال بو اواتشي ليقدانوي عيثاني عاقل بو اواتشي كامشتا جاكاش فرمي فارتقب يوم تاتي السماء عاد دوكا كلا عثمان ودي هرشي اوي اوان او الضريان يعني هر همي بمشك بعثمان حليدا لا عثمان ودي اي المفر شارك هذا يعني والحاصل كلام لو اتيت كارثاتي اوا مروفايتي بقريته ويخي مروفايتي بقريته ئێمە لەم هەواڵانەی کە ئیستا هەیە تۆزێ خەڵکێک ئاوە بێتاقەتێ تۆزە بیر لە زەخیرە و لە خواردنەوە ناکاتەوە بەس خەڵکی ئەوروپا هەر ڕۆحیان چوو ئەوانەی کە لە ئەوروپا بابۆتان باسکەنە مۆفعەت چ کاریگەریەکی لەسەر دەرونی ئەوان هەیە هەر ڕۆحیان چووە لەسەر ئەمریکاوەمانە چونکە یەک دووکبەیە یەک غەڵەتە یەکێکیان غەڵەتی کرد تەعادای لە یەکیان کرد دوو جوندی ئەمریکی بەدەستی ڕووسی کوژرا ڕووسی بەدەستی ئەمریکی کوژرا تەواو ئەبێ دەستی پیانن بەرامبەر بە یەکتر خۆیان شەڕی دالاسیک و قۆچەقانی ناکەن لەگەڵ یەکتر ئەبەیان بۆ ئەو ڕۆژە هەڵگرتووە کارەساتێک بەسەر مرۆڤایەتیان دێ بە عەقڵی بەشەرانی خۆشیان و مرۆڤایەتیش تووشی قەیرانێکن کە تەسەور ناکرێت اینجا بە دواشیە سێ ڕۆچوونی گەورە بە دواشیە هاتنی دەجال دێ ئەی دەجال کە دێت چۆن دێت و لەکەیا دێ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ کە دێت ڕۆژی یەکەمی دەجال بە 1 ساڵە ڕوا ڕۆژی یەکەمی بە چەندە ڕوا بە ساڵێک ڕۆژی دووهەمی بەچی بە مانگێ ڕۆژی سێهەمی وەکو هەفتەیەکی وایە 37 ڕۆژەکەی تری وەکو باقی ڕۆژە 40 ڕۆژە مێنێتەوە لەسەر زەوی بەڵام ڕۆژی یەکەمی بە ساڵێکە ئەمە لە چیەوە دروستە بێ دووکەڵێک بێ بەری ئەم عەرزە بگرێ زاناکان ئەڵێن ئەگەر قومبەلەی زەڕی بتەقێتەوە ئەگەر ئەم تەقینەوە هایدرۆجین و زەڕیانە بێ بە دوایە شتێک ڕوو ئەدا پێ ئەوترێ ئەشیتا ئەنەوەوی یعنی چی زستانی ئەتۆمی زستانی ئەتۆمی چییە ئەو دووکەڵەی کە لەم قومبەلانە دروست ئەبێ لەو تەپوتۆز و تەقینەوانە بەری خۆرە گرێت دەوری ئەم زەویە ئەدات نایەڵێت تیشکی خۆر بگاتە سەر زەوی بۆ یەکە خوای گەورە لە قورئانە ئاماژەی پێکا دەفەرمێت يوم يأتي بعض آيات ربك لا تنفع نفس إيمانها لم تكن آمنت من قبل أو كسبت في إيمانها خيرا فەرمێ ڕۆژێ هەنگێ لەو نیشانانەی خوا کە دێ ئەگەر کەسێ پێشتر ئیماندارێکی باش نەبوو بێت لەو کاتانە ئیمانیە دۆڕێت لەو کارە ساتە گەورانە ئیمانە دۆڕێت کاتێک کە دەجالی ئەوەی پێش دەجال ئیمانداری قایم نەبوو بێ لەگەڵ دەجالە ڕوات ئەزانە و دەجالەکەی دێت لەو کاتی گرانیا دێ خەڵک نانێ بیخوا باران نابارێ لە ئاسمان تاریکاییە عالەم هەموو وەخت ئەعسابەژی وەزعێک ڕوویاوە لەسەر ئەرزا قەت شتی وا ڕووی نەیاوە ئەم دەجالە دێت وەکو پیاوێکی فریاد ڕەف خۆیە ناسێنێت دڵنیابن ئەم وەزعانە هەمووی لە پێشەوە کە ڕووشیدا دەستی پێکرد فریای ناکەوی یەک بە دوای یەکا دێت کورتەی قسە لە خزمەت جەنابتانە خۆتان ئامادەکەن بە ئیمان خۆتان ئامادەکەن بە باوەڕی پتە و دامەزراو ئینسانی ئیماندار دنیا ئاوا خۆش بێ و جادەی کیر بێ هەمووشی بەرز و نشیوێ بێ ئیمانەکەی نادۆڕێنێت هەرچی ڕوویدا ئێمە ئیمانمان بەوە هەیەکەوە ئەم ئیسلامە
ئەم قورئانە ئەمە دینی خوایە، شوێن کەوتەی ئەمەین، بە قسەی دەجالۆچکە بچووکەکان هەڵمەخەڵەتێن. داخل دەجالۆچکی بچکۆلەی تا زۆرە، هەر بە تۆزێ پارە و مەعاش و قسەی زل عالەمی هەموو بۆ خۆی ڕاکێشاوە بە قوربان و بە ساقەیە بن و خۆیانی بۆیان بەکوش. جارە دەجالە گەورەکە بێ پارە بۆ خەڵک هەڕێژێ و ئەم سێحرانەیە بۆ کابێت چی خەڵک شوێنیەوەکێ بە دەجالە بچووکەکان ئاوا خەڵک هەڵخەڵەتاوە ئەبێ بە دەجالە گەورە چۆن هەڵبخەڵەتێ. خۆتان و ماڵ و منداڵتان قایمکن، مناڵەکانتان ئەم حەدیثانی پێغەمبەریان فاسەلەم بۆ بخوێنەوە فێریان کەن، پیان بڵێن کوڕەکەم دنیا هەر ئاوا نابێت، کارەسات دێت بەسەر مرۆڤایەتیان، ناخۆشی دێت، مویمە تۆ ئیمانەکەت نەدۆڕێنی، ئەهلی ئیمان بن. پێغەمبەر فاسەلەم فێری کردوین ئەڵێ ئەو دەجالەکە هاو دە ئاەتەکەی ئەوەڵی سوورەتی کەهف لەبەرکەن بیخوێن و نەچن بەرەو ڕووی لەکوێوە هاتۆ بە عەکسێ بڕۆی ئینشەڵڵا خوا ئەو پارێزێ. لە هەموو تەحیاتێکە فێری کردوین بڵێ اللهم إني أعوذ بك من فتنة المسيح الدجال. لە تەحیاتە هەمومانی فێر کردووە 1400 ساڵام ئومەتە ئەی خوێنێت، ئێمەش ئەی خوێنین کاتە فیتنەکەی زۆر گەورەیە کە من ئیمانم دۆڕان دنیا هیچ، کە خوا نەخواست شتێک لەمانە هاتە پێشەوە ئێمە دینەکەمان دۆڕان و ئیمانەکەمان دۆڕان و هەڵخەڵەتین یعنی هیچ. لەبەر ئەوە دوعا بکەن لە خوا پاڕێنەوە، لەوانەیە کارەساتە سبەینێ ڕوودات، لەوانەیە ئەم شتانە سبەینێ ڕوودات، لەوانەیە 10 ساڵی کە بێت، لەوانەیە 20 کە بێت، بەڵام لە هەر حاڵێکا بێ ئێمە خۆمان بۆ چی لێ کردووە؟ بۆ حازر کردووە. ئیمانمان پێێتی بەو شوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێوتوین و ئەزانین ڕوئەدات و پەناش بە ئەڵڵا ئەگرین لە فیتنانە. داواکارین لە ئەڵڵا کە ئیمانمان سەلامەت کە، داواکارین لە ئەڵڵا کە عیزەت و سەربەرزی بۆ ئیسلام و مسلمانان بگێڕێتەوە. یا ربی خوایە کافران خوا ئەمەی بەیەکا شەڕیان لە ئێمە لادەین. اللهم ادفع الظالمين بالظالمين واجعلنا من بين أيديهم سالمين. خوایە مناڵانی مسلمانان ساڵحکەی بەرچاو ڕۆشنکەی هیدایەتیان بی کە شوێن ئەم فیتنانە نەکەون و بەم فیتنانە هەڵنەخەڵەتێن کە ها دایکان و باوکانمان پیانەوتین خوایە لە شەڕی شەیتان بەڵای ناگەهار فیتنەی چی هەموو کوردە دوعا جوانەی کردو خوایە لە فیتنەی آخر زەمانمان پارێزی. وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين.